قەیران لە تاران وا هەڕەشەکردن لە کوردستان. هەڕەشە و دەستڕێژی لە سنوورەکانەوە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە درێژەی هەیە و هێزەکانی ڕەژیم بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام چەند شوێنێکیان لە کوێستانە سنووریەکانی باکووری هەرێمی کوردستان کردە ئامانجی هێرشی ئاسمانی و تۆپخانەی. ئەگەرچی ئەم هێرشانە بەخۆشیەوە زیانی گیانی لێ نەکەوتوێتەوە، بەڵام خەسارەتی زۆری لە باخ و مەزرای خەڵک داوە و شوێنی کەسب و کاری خەڵکی نائەمن کردووە. حکوومەتی ئیسلامی ئێران لەگەڵ قەیرانی قوڵی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، ئیدیۆلۆژیک و ژینگەیی بەرەوڕوویە و بۆ هیچ کام لەم قەیرانانە وەڵامێکی گونجاوی نییە و بۆ پەردەپۆشی ناکامیەکانی خۆی لە کوردستان جارە و بارە دەست دەداتە هەڕەشەی نظامی و دەستڕێژی بۆ سەر هەرێمی کوردستان. ساڵهایەکە ڕژیمی ئیسلامی دەسەڵاتدار لە ئێران هەر چەند وەخت جارێک دەست دەداتە هێنان و بردنی هێزی نظامی لە سنوورەکانی کوردستان و بە تۆپباران و هاویشتنی موشک بەرەو ناوچەکانی هەرێمی کوردستان دەبێتە هۆی گیان لەدەستان و برینداربوونی خەڵکی ئاسایی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ناوچوونی باغ و کشت و کاڵ و ئاژەڵ و شوێنی ژنان و کاری خەڵکی کورد و لەم پەیوەندەدا داوای باجی سیاسی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. ئەم ڕژیمە کە لە بواری نەخۆشی کۆڕۆنادا لە زمرەی بێتواناترین و بێلایەقترین دەسەڵاتەکانی جیهانە، هۆکاری سەرەکی کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو و ویشکبوونی ڕووبار و تاڵاوەکان و بە شۆرەکاتکردنی وڵاتە لە ڕێگەی سەرکوت لە ناوخۆ و مانۆڕ و هێرشی نظامی بۆ سەر کوردستان بەنیازە بە هێزی ورە دۆڕاوی متمانە بەخبخۆیی پێبەخشێت و هێزی نظامی خۆی بەڕووی خەڵکی ئێران و ناوچەکەدا بکێشێت. گرانی، بێکاری، نەبوونی شوێنی نیشتەجێبوونی گونجاو، گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر، توندوتیژی و نائەمنی بەردەوام لە ئاستی کۆمەلگا جەماوەری خەڵکی وەگیان هێناوە. حکوومەتی ئیسلامی بۆ هیچ کام لە گیر و گرفتەکانی خەڵک وەڵامێکی بێجگە لە سەرکوتو زیندانیکردن لە ناوخۆ و ئەنجامدانی ئەم جۆرە مانۆڕ و هێز نواندنانە لە ئاستی ناوچەکەدا نییە. کرێکاران، ژنان، نووسەران و هونەرمەندان، کەمینەستەم لێکرا و بێبەشەکان، لاوان، ڕۆژنامەوانان و چالاکانی کۆمەڵایەتی خوازیاری مافی زەوتکراوی خۆیانن و وەڵامی حکوومەتی ئیسلامیش سەرکوتی زیاتر لە ناوخۆ و پەرەپێدانی کردەوەی تێرۆریسمی لە دەرەوەی وڵات و لەوانە بەڕێوەبردنی سیاسەتی نائەمنکردنی هەرێمی کوردستانە. کۆماری ئیسلامی لە ماوەی پتر لە چواردەیە بە لەشکەرکێشی بۆ سەر کوردستان، بە میلیتاریزەکردنی شار و گوندەکان، بە ئیعدام و ئەشکەنجە، بە دوورخستنەوەی بنەماڵە کوردەکان بۆ دەرەوەی کوردستان، بە تێرۆر و هێرشی نظامی و تێروریستی لە دەرەوەی وڵات، بە پەرەپێدانی شەڕی ئاینی و نەتەوەیی هەوڵی دا تا بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان لەگەڵ شکست و بێهیوایی بەرەوڕوو بکاتەوە، بەڵام بەم ئامانجەی نەگەیشت. هێزی بزوتنەوەی شۆڕشکێڕانەی خەڵکی کوردستان لە شار و گوندەکانی کوردستان لە حرەکەتی وشیارانە و ڕێکخراوی کرێکاری و جەماوەری، لە کۆڕی ئەدەبی و هونەری و کەلتوری، لە چالاکیە ڕێکخراوە ژینگەییەکان، لە دیفاع لە مافی منداڵان، لە ناڕزایەتی لاوانی پڕگوڕوتین و ژنانی یەکسانی خواز، لە دیفاع لە مافی ئاژەڵ و سەرچاوە سروشتیەکان، لە هەوڵ بۆ نەمامچاندن و ڕێگری لە نابوودی دارستانەکان، لە گەشەی بەردەوامی زانست و خوێندن، لە بەرهەمهێنانی ڕۆژانەی هونەر و ئەدەبیات و پێشڕە و فیلم و مۆسیقا، لە دیفاع لە بەندکراوانی سیاسی و خەبات دژ بە ئەشکەنجە و ئیعدامدا خۆی نیشان دەدات. تۆپبارانی سنوورەکانی هەرێمی کوردستان بە ئامانجی زەربەلێدان لە هێزە نارەکانی ڕژیم لەم ناوچەیە حرەکەتێکی چکۆلەتر و زەبوونانەتر لەوەیە کە بتوانێ هێزی لە بن نەهاتووی ناڕزایەتی و خەباتی جەماوەری لە کوردستان و ئێران بخاتە ژێر پرسیارەوە. کوردستانی ئەمڕۆ کۆمەڵێکە لە بواری سیاسیەوە پێشکەوتوو بە جەماوەرێکی وشیار و بەرپرسەوە کە عەزمی خۆیان جەزم کردووە تا بە پەیوەندی خەباتکارانە لەگەڵ خەڵکی هاوچارەنووسی خۆیان لەسەر تاسەری ئێران و گشت ناوچەکە پرۆژەی دیکتاتۆری مەسحەبی کۆماری ئیسلامی لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕوو بکەنەوە. هەڕەشەی نظامی حکوومەتی ئیسلامی لە هەرێمی کوردستان لە هەمان حاڵدا بۆ خەڵکی سەملێکراوی ئێران، بۆ بێبەشان و ڕەنجدیتوانی خوزستان و بەلوچستان،
بۆ ئەو کرێکارانەی کە حەقدەستی چەند بەرابەر ژێرهێڵی هەژاری وەردەگرن، بۆ جەماوەرێک کە لە تاو کەم ئاوی و قەتعی بەردەوامی بەرق و مەرگی ئازیزانیان بە کۆڕۆناوە گیان هاتوون، ئەم پەیامەی پێیە کە ئاگاتان لە حەرەکەت و چالاکی خۆتان بێت. جموجۆڵی نظامی لە کوردستان لە هەمان حاڵدا بە ڕووداکێشانی ماشێنی سەرکوتی حکوومەتە. بێگومان شکست و ناکامی حکوومەتی ئیسلامی لە کوردستان دەبێتە هۆی بەهێزبوونی خەبات دژ بە ڕژیمی ئیسلامی لە ئێران و ناوچەکە و هەر جۆرە پێشڕەویەکی حکوومەت لە کوردستانیش سەرکوت لە ناوخۆی ئێران و تەرۆریزم و کۆنەپەرستی لە ناوچەکەدا بەهێز دەکات.